دەبێتە براوەی یەکێک لە خەڵاتەکان بۆ کورتە چیرۆک. بگومان ئەم خەڵاتە هەموو ساڵێک لە وڵاتی سویدا دەبەخشرێتە یەکێک لە سەرکەوتۆکان کە نووسەری کورتە چیرۆکە و لەلایەن ڕادیۆی کەناڵی سویدەوە پێشکەشەکرێت. قسەباسی زیاتر دەربارەی ئەم بابەتاکەم لەگەڵ زۆر بەڕێز ژیوار ڕەشید نووسەرکە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ منە. کاک ژیوار سڵاو لێبێ و ئەم کاتت باش. سڵاو لە تۆش بەڕێزم، سڵاو لە ئێوەش بێت بینەرانی خۆشەویستیش. زۆر زۆر سپاس. چۆن بوو بەشداریت کرد لە ئەمە وەکو پێشبڕکێ یان فێستیڤاڵە یان چییە؟ ئەمە هەموو ساڵێک لە ڕادیۆی سوید خەڵاتێکەیە، سێ خەڵاتی ئەدەبیە بەخشرێت. یەکێکیان بۆ ڕۆمان باشترین ڕۆمانی ئەو ساڵە، یەکێکیان بۆ باشترین شاعری ئەو ساڵەوە، یەکیشان بۆ باشترین کورتە چیرۆک. لەلایەن لیژنەیەکی ئەدەبیەوە هەموو ساڵێک 10 کەس هەڵەبژێردێن بۆ ئەوەی بە تایبەت کورتە چیرۆکێک یەکی کورتە چیرۆکێک بنووسن کە دواتر بە شێوەی دەنگی لە ڕادیۆی سوید بڵاوەکرێتەوە. ئەم دەکەسە زۆر جار ئەو دەنووسەری ئەو ساڵان کە بە شێوەیەک بابەتێکی گرنگیان بڵاو کردوێتەوە یان لە شێوەیەک لە شێوەکان بایەخیان پێدراوە. من بە بۆنەی ئەوەی کە ڕۆمانەکەم پاییزی پار بڵاو بووە بە ناوی لە بندارتووەکەدا لێرە و بایەخێکی زۆری پێدراوە لە زۆربەی میدیاکانی سویدا باسی لەسەر کرا و دەنگدانەوەیەکی زۆری هەبوو. لەبەرەوە وابزانم من بووم بە یەکێک لەو 10 نەفەرە. دواتر لەم دەکەسە کە چیرۆکەکان ئەخوێنرێتەوە لە ڕادیۆ لەلایەن لیژنەیەکی دیکەی ئەدەبیەوە 5 دانە کەسیان پاڵێ ئۆکرێن بۆ ئەم پێشبڕکێیە. لەم 5 نەفەرش دواتر بیسەرانی ڕادیۆکە کە گوێیان لە کورتە چیرۆکەکە بووە، بیسەران لە ڕێی دەنگدانەوە یەکێک لە 5 کەسەکە هەڵەبژێرن و ئەو کەسێک کە زۆرترین دەنگی هێناوە ئەبێتە براوەی ئەم پێشبڕکێیە کە ئەم ساڵ بە خۆشحاڵێکی زۆرەوە بە شانازیەکی زۆرەوە من بووم. زۆر باشە. کەواتە ئەبێ نووسەرێکی دیار بیت تا بتوانیت بەشداری لەم پێشبڕکێیە بکەیت، واتە ئەبێ پێشتر بەرهەمەکانت بڵاو بوو بێتەوە و دەنگی دابێتەوە یاخود خوێنەری تایبەت بە خۆتت هەبێت. اینجا ئەتوانی کە یەکێک بیت لە براوەکانی یاخود یەکێک بی لەوانی کە ئەتوانی بەشداری لەم پێشبڕکێیە بکەیت؟ بەڵێ بە دڵنیاییەوە من ئەتوانم بڵێم هەر خۆی بەشدار بوون لەم پێشبڕکێیەدا و هەڵبژاردنت بۆ یەکێک لەو 10 نەفەرە شانازیەکی گەورەیە بۆ خۆی بردنەوەیەکی گەورەیە، چونکە وڵاتی سویدێکێکە لە وڵاتانەیە کە نووسەرێکی زۆری تایەوە، چەندین نووسەری گەورەشی تایە. من ئەتوانم بڵێم یەکێک لەو کەسانی بۆ نمونە کەسانێکی زۆر کە لەم پێشبڕکێیە بەڕاستی براوە بوون، براوەی خەڵاتی وەک نۆبڵن، براوەی خەڵاتی وەکو ئاگۆست پریسن کە یەکێک لە خەڵاتە هەر گەورەکان حتا ئەم ساڵ کە لەم پێشبڕکێیەکەدا لەم 10 نەفەرەدا یەکێکیان براوەی خەڵاتی ئاگۆستی ساڵی پارەکە گەورەترین و بەرزترین خەڵاتی ئەدەبیە لە وڵاتی سوید. بەڵێ بەدڵنیایەوە بێ بابەتێ بڵاو بوو بێتەوە و زۆر جار ئەو کەسانە هەڵدەبژێردرێن کە با بڵێن کتێبەکەیان بایەخێکی زۆری پێدراوە یا با بڵێن لە ئاستێکی بەرزە خەمڵێنراون لەو ساڵەدا. زۆر باشە. ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشا ئەوە بوو کە باست لەوە کرد بەشێکی زۆر لەوانەی کە دەنگیان داوە بە تۆ وەکو نووسەرێک وە بە کورتە چیرۆکەکەت ئەو کەسانە بوون کە گوێبیستی کورتە چیرۆکەکەی تۆ بوون. جا ئەو پرۆگرامە ئەوەندەی گوێگر هەیە هەتا با بڵێن تایبەت کراوە بەوەی کە با بڵێن پێشبڕکێکی لەم جۆری بۆ ساز بکرێت و گوێگران بتوانن دەنگ بدەن بە با بڵێن نووسەری دڵخوازی خۆیان یاخۆت ئەو کورتە چیرۆکی کە خۆیان گوێبیستی بوون و وەکو گوێگرێک زۆر سوودیان لێبینی و بەدڵیان بووە. ئەم خەڵاتە یەکێک لە خەڵاتن زۆر ناودارەکانی وڵاتی سوید و یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم خەڵاتە ئەدەبیات کە جیاوازە لە خەڵاتەکانی دیکە ئەوەیە کە لەلایەن تەنیا لیژنەیەکی تایبەتی بڵێن ئەدەبیەوە براوەکە هەڵ نابژێرێت بەڵکو بەڕاستی خەڵک هەڵی دەبژێرێت و ئەم خەڵاتە ناوبانگێکی زۆریە و نزیکەی 50 ساڵ زیاترە بێت کە لە وڵاتی سویددا دووبارە ئەبێتەوە. چەندین نووسەری وەگوتم زۆر هەرە گەورەی ئەم وڵاتە لەم خەڵاتیان وەرگرتووە و ناوبانگیان دەرکردووە و شانازیەکی گەورەیە. بەڵێ بەدڵنیایەوە
گوێگرێکی زۆری هەیە و بیسەرێکی زۆری هەیە بە تایبەت ئەمڕۆ کە دوای ئەوەی کە لە ڕادیۆ بڵاو بێتەوە دیسانەوە لە سۆشیال میدیا و لە ئینتەرنێتی چیرۆکە کە خەڵکانێکی زۆر توانێویانە گوێیان لێ بگرێت. ساڵانی پێشووتر تەنیا ئەو بووە کە لە ڕێی ڕادیۆ لەوانێ خەڵک گوێ لێگرت بێت، بەڵام ئێستا بۆ ماوەی با بڵێن کورتە چیرۆکەکە نزیکەی 3 مانگ پێش ئەوەی کە ئەنجامی کۆتایی ڕوونە بێتەوە بڵاو کراوەتەوە، دواتریش خەڵکان توانێویانە لە ڕێی ئینتەرنێتەوە گوێ لێ بگرن. زۆر باشە. ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەوان خوێندنەوە لەلایەن وەکو کللتورێکە. تۆ باسی مێژووی ئەم خەڵاتت کرد و مێژووی ئەم پێشبڕکێت کرد کە ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 50 ساڵ پێش ئێستا. هەتا ئێستش ئەوان هەر گرنگی بە خوێندنەوە ئەدەن و بۆتە کللتورێک لەلایەن. بۆیە ئەم پرۆگرامە یەکێکە لەو پرۆگرامانەی کە گوێگرێکی زۆری هەیە و بە قسەکانی بەڕێزیش تا دیارە کە کەسانێکی زۆر با بڵێن متابعەی ڕادیۆکە ئەکەن. ڕادیۆی کەناڵی یەکی سوید ئەتوانم بڵێم یەکێکە لە ئەو کەناڵانەی کە زۆرترین گوێگیری هەیە و کەناڵێکی زۆر ڕسمیە. لێرە لە وڵاتی سوید کەناڵ ڕادیۆیەکان، کەناڵی ڕادیۆیی و کەناڵی تەلەڤیزیۆنیش پێڵێن پابلیک سەرویس. پابلیک سەرویس دوو کەناڵن کە لەلایەن با بڵێن حکوومەتەوە بودجێیان بۆ تەرخانەکرێت، بەڵام بە هەموو شێوەیەک دوورن لە هەمووینێکی سیاسیەوە و بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک ڕێکلامیان تێناکرێت و ئەم دوو کەناڵە بە شێوەیەکی زۆر چاودێری ئەکرێن وەک ئەبێ دوو کەناڵی زۆر پێشکەوتوو بن. لە کەناڵی یەکی ڕادیۆی سوید بڵێ و بواری خوێندنەوە بەڕاستی ئەتوانم بڵێم سوید یەکێکە لە وڵاتانەی کە زۆر گرنگی بە خوێندنەوەدات و یەکێک لە وڵاتانەی کە زۆرترین کتێبخانەی تایە و بە پێی سەرنشینەکانیشی زۆرترین کتێب بەرهەم دێت و زۆرترین کتێب دەخوێنرێتەوە و کللتورێکی هەرە کۆنیان ئەمان هەیە. بە بۆنەوەیە کە لەم وڵاتەیە شەڕ نەبووە، بۆ وڵاتێک بۆ دام و دەستگای سیاسی هەمیشە هەبووەوە، لە نزیکەی 200 ساڵ هیچ کێشەیەکی سیاسی گەورەی تێدا نەبووە، توانراوە مؤسسەی ئەدەبی زۆر بنشینە بگرێت و یەکێک لەو خەڵاتە گەورانەی کە ئەم وڵاتە هەیەی بە بچووکەی خۆی خەڵاتی جایزەی نۆبڵە کە لە بواری ئەدەبی لە زۆر بواری دیکەشدا بڵاو بێتەوە و هەندێکی زۆری دیکە لە با بڵێن مؤسسەی زۆر گەورە و پێشانگای کتێب کە هەموو ساڵێک ئەکرێت چەندین پێشانگا و فستیڤاڵی ئەدەبی لە وڵاتەیە هەیە. وەگوۆ گوتم لێرە هەر لە باخچەی ساوایانەوە ئەماش کارێک نییە کە بڵێن ئەم جیلە بێت، لە چەندین جیلی ئەم وڵاتە تۆگە لەم وڵاتەیە توانم بڵێم ناخوێنەواری تیانە. ئەگەر 4 تا 5 جیلی پشت خۆمان سیرکەین خوێندویانەتەوە بووە بە شێوەیەک لە کولتور و ڕۆژنامە خوێندنەوە بەشێکی زۆر گرنگ و ڕادیۆ هێشتا بایەخێکی زۆری لە وڵاتەیە ماوە. بەڵێ زۆر باشە. کورتە چیرۆکەکەت ناوی چییە و چیرۆکەکە باسی چیەکات؟ کورتە چیرۆکەکەم بە سویدی نووسیماگەر، بەڵام هەروە بە سەرزارێکی ترجمەیەکی بکەمەوە بە کوردی دەبێت تاو کاتە یەکترە بینینەوە هەڵماتەکانە بۆ هەڵەگرم. باسی دوو هاوڕێیەکە کە بۆ ماوەی 25 ساڵ یەکتریان نەبینیوە، بە تەمەنی مناڵی تەمەنێکی زۆر یان بەیەکەوە بەسەر بردووە هاوڕێیەتێکی زۆر بەهێز و خۆشەویستێکی زۆر لە نێوانیانە هەبووە و کە بەناو شەقامەکانی ئەو شارەی کە چیرۆکە باسی دەکا گەڕاون و یاریان کردووە بە دوای قاوەش قارتە و سەر سۆدە و هەڵماتیان ناگەڕاون. دواتر کاتێک شەڕ دەست پێ دەکات لەم شارەیە یەکێکیان ناچارە بێت وڵات بەجێ بێڵێت. لەو ڕۆژەیە کە ناچارە بن وڵات بەجێ بێڵن، ئەم شازاد با بڵێن هەڵماتەکانی زۆری خۆشەوە 88 هەڵماتی هەیە کە هەریەکەیان و ناوێکی لە ناون، هەریەکەیان و خەسڵەتێکی تایبەتیان هەیە، ئەڵێ زەردەکەیان زۆر باش خۆی شارێتەوە لە ناو گەنمە، ڕەشەکەیان وەکو باتمان ئەتوانێت بفرێ. بەم شێوەیە هەڵماتەکانی بات بۆ لای هاوڕێکەی دیاری و ئەڵێت بە ئەمانە دەم هەڵماتانم بۆ هەڵگراویش بڵێنیاتێکە ئەڵێ بەڵێن بێدەم هەڵماتانەوە بۆ هەڵگرم تا ڕۆژە یەکترە بینینەوە. دوای 25 ساڵ هیچ پەیوەندێکیان بە یەکەوە نەبووە.
دواتر شازادەوەیە کە لە وڵاتی سوید ئەژید یان لە وڵاتێکی ئەوروپی ئەژید پەیوەندی بە هەر شێوەیەک بێت وەرەگرێتەوە لەگەڵم هاوڕێیە لە ڕێی فەیسبووکە یەکتر دۆزنەوە ئەگەڕێتەوە بۆ نیشتیمان بۆ ئەوەی ئەم هاوڕێیە بدۆزێتەوە لەوێ یەکتر بینینەوە بەناو ئەم شارەی کۆنەی کە پێشتیا ژیاوە ئەگەڕێن پرسیارەکە ئەوەیە ئایا دیاری هێشتا و هەڵماتانەی لە لای خۆی وەرگرتووە ئایا ئەو شەقامانەی کە پێشتر یارییانتیاکردن و بە ناویانە چاوشارکیان نەکرد ئێستا چۆنن و ئێستا شوێنانە بە شوێنانێک کە کتێبی لێ فرۆشراوە و شوێنانێک کە نێرگەلی تێدا کێشرا ئێستا وەک خۆیان ماون یان دوای کارەساتەکانی شەڕ و دوای ئەو هەموو ساڵە چۆن ئەم بینێتەوە بەناو ئەو یادگاریانەیە دیسانەوە عبور دەکەنەوە چیرۆکە کە با بڵێن باسی خۆشەویستیە کات لە هەموو شوێنێک شتێک زیاترەوە بەڵام باسی ئەو کارەساتان ناکات کە شەڕ بەسەر مرۆڤ ئاهێنێت وەکو جیابوونەوە وەکو خۆشەویستی وەکو هاوڕێتی بەڵام باسی ئەوەژە کات کە هاوڕێتیەکی نزیک و خۆشەویستێکی پاک ئەتوانێت بەرەنگاری شەڕ و توند و تیژ بێتەوە لە ئەنجامە دوو مرۆڤ بتوانن یەکتر ببینەوە. زۆر باشە باسی ئەوەت کرد کە ڕۆمانەکەت بە یاخود کورتە چیرۆکەکەت بە زمانی سویدی نووسیوە ئەمە پرسیاری ئەوە بکەم کە ئەنووسیت تو خۆت کوردیت بەس بە سویدی نووسیوتە بە سویدی بیرەکەیتەوە یاخود بە کوردی؟ پرسیارێکی زۆر جوانە و پرسیارم زۆر لەکراوە و لە زۆر شوێنیش کە لێرە هەر چاوپێکردنەکەم زۆر کەس لێمە پرسێتەوە من کوردیەکەشم هەم هەورامیە زمانی دایکم هەورامیە پاشان بە سۆرانی قساکەم و سویدیشە چۆن بیرەکە وڵای باوەڕە بە جاری وای هەموو تێکەڵەکەم جاری واژێ بە یەکێکیان بۆ شێ بۆ کەوتە بیر لە چیەکەمەوە جاری وا هەیە تێکەڵ یەکەی بەڵام لە بواری نووسینە تا ئێستا ڕاستە دەوێ من لە کوردستان لە تا تەمەنی 14 ساڵی لەوێ بووم یعنی وە دوای ئەوەش لە خوێندنەوە و لە ئەدەبیاتی کوردیدا نەبڕاوم و توانم بڵێم زۆربەی زۆری نووسەرە بە تایبەت کۆنەکان و شاعرە کۆنەکان هەم لە بواری لە زمانی هەورامی هەم لە سۆرانیا خوێندومەتەوە ئێستاش بەردەوام لە خوێنان بەڵام جورئەت بە خۆم ناکەم هێشتا ئەوە باوەڕەتە بێ ڕێز و ئەوە ڕێزم هەیە بۆ زمانی کوردی ئەوە بە جورئەتەوە سەیری ئەکام کە جورئەت بەوە ناکەم بە خۆم هێشتا بە زمانی کوردی بنووسم ئەنووسم شتی زۆریشم نووسیوە بەڵام جورئەت بەوە ناکەم کە بڵاوی بکەمەوە ئەگەر ڕاستی دەوێت بەڵام لێرەش لە سویدەوەی ماوەی چەند ساڵێکە بێت لێرە ژیاوم توانم بڵێم زمانی ئەدەبیشم بگورە زمانی ئەدەبی من لێرە گەورە بۆ خۆتە زانی زمانی تا تەمەنی 14 ساڵ زمانێکی توانم بڵێم زۆرتر قسەکردنە زمانێکی مناڵانەیە دواتر لەو تەمەنەوە مرۆڤ زمانی ئەدەبی زمانی بیرکردنەوە زمانی فەلسەفی پەروەردە ئەبێت وە زۆر بێ و کارانی کە خوێندومەتەوە ئەوەی کە لێرە لە بڵین زانکۆ بواری نووسین و ئەدەبیاتم خوێندووە بە زمانی سویدی خوێندومە بەم زمانەش هەر بەم شێوەیە هەست بە ئەوە ئەکەم کە بتوانم بنووسم و لێرەش هۆکارێکی دیکە ئەوە کە بە زمانی کوردی سویدی نووسم من لێرە ئەژیم وە لێرە با بڵێن زۆر مؤسسە هەیە بۆ ئەوەی کە من ئەگەر بە سویدی بنووسم یارمەتێکی زۆر مەدرێەوە یەکێک لە چاپ و پەخشە دەستگای چاپ و پەخشەکانی سوید کە یەکێکە لە گەورەترین دەستگا و چاپ و پەخشەکانی ئەم وڵاتە تەمەنی 200 ساڵ و کۆنترین دەستگا و چاپ و پەخشی ئەم وڵاتەیە کە تۆ لەو دەستگا و چاپ و پەخشەیە بڵاو ئەبیتەوە ئەوان با بڵێن ئیمکانەتێکی زۆر ئەخەنە بەردەستی تۆ مانیجێرت ئەێنێ کەسێک دێنە کە یارمەتیت با لە نووسینەکەتەوە لە وڵاتەیە لێرەش لە چەندین بوار و لە چەندین بڵێن سەحنی شانۆی و سەحنی ئەدەبی و لە چەندین شوێنە تۆ ڕێگەت بۆ ئۆکرێتەوە بۆ ئەوەی باسی ئەدەبی بکەیت و من حەزیشم کردووە بە شێوەیەک لە شێوەکان کە من زیاتر لەسەر کارەساتی شەڕ و لەسەر کارەساتی کورد و لەسەر مێژووی بە تایبەت شاری هەڵەبجە من خەریکی نووسینم بۆشم گرنگە کە بە زمانێکی بیانی بنووسم بۆ ئەوەی ئەم داستان و ئەم چیرۆکانش بگەنە دنیا و تەنیا لە ناو چوارچێوەی سنووری کوردستاندا نەمێننەوە ینی مەتوانم بڵێم هەڵبژاردنەکەم ئەم استراتیجە بەڵام ڕاستی دەوێت لە ڕاستیە من خەونی منە کە بتوانم بە کوردی بنووسم و بڵاو بکەمەوە و کارەکانم وەربگەڕنە سەر زمانی کوردی من تا کارەکانم وەرنەگەڕنە سەر زمانی کوردی هێشتا هەز ناکەم نووسی و من ڕاستی دەوێت ئایا بە زمانی کوردی
کاک ژیواری ئەوە یەکێک بوو لە پرسیارەکانی من کە ئایا بە زمانی کوردی بەرهەمت هەیە، بەڵام ئەو پرسیارە لا ئەبم لە بەرەوەی کە جوابت دیامەوە کە بە زمانی کوردی ڕەنگە بەرهەمێکی ئەو تۆت نەبێ یاخود بەرهەمت هەیە بەڵام بڵاوت نەکردوتەوە. بەرهەمی داهاتوو چییە؟ لە داهاتووە چیت بەدەستەوەی کە بڵاوی بکەیتەوە؟ ئێستا دیسانەوە نووسینی کاری نوێ من هەمیشە پرۆژەمەیە توانم بڵێم ئێستا 2 تا 3 ڕۆمانی ترم بەدەستەوەی بەڵام هەمووی بە یەکجار ناکرێڵێ بڕێ بۆ ڕاوە کەروێشت ناتوانانی بڕێ بۆ ڕاوی 2 کەروێشت هیچ کامیانە پێ ناگیرێ. ئێستا خەریکی ڕۆمانەکەم حالیان ئێستا کە لەگەڵ تۆی قساکەم ڕاستەکەی لە خانوویەکی بچکۆلەم لە دەرەوەیشا لە لادەیەک بۆ نزیکەی مانگێکە هەتووم لێرە بەتەنیا ڕۆژی بتوانم بڵێم 13 تا 4 ساعت خەریکی نووسینم و کەی بڵاو بێتەوە هێشتا جارێک خۆتەزانی کاری نووسین کارێکی زۆر درێژخایەن و منی زۆر خاو و خلیچکەم لە نووسینە، بەڵام بە دڵنیاییەوە بەردەوامم و خەریکی ئیشی نوێ و ئیشی تازەم. دەستەکانت خۆش بێ بە هیوای بەرهەمی زیاتر و سەرکەوتنی زیاتر زۆر بەڕێز ژیوار ڕەشید نووسەر. سپاس دەکەم کە لە ڕێگەی سکایپەوە لە سویدەوە لەگەڵ من بووی.